بەکارهێنانی دەمامک بەسوودە بۆ مرۆڤەکان، بەڵام دەبنە مەترسی بۆ سەر ژیانی ئاژەڵەکان. ئەمە کەناراوەکانی فەڕەنسایە. ئەم مەیمونانش لە مالیزیا ماسکەکان دەخۆن. زانایان هۆشداری دەدەن کە ماسکەکان دەریاکان و ڕووبارەکان پیس دەکەن. پێمان وایە دەمامک و دەستکێش دەبنە مەترسی بۆ سەر ژیانی ئاژەڵە کێویەکان. زۆر جار ئاژەڵەکان دەستکێشیان لێ تێک دەچێت و وا دەزان خواردنە، بەتایبەت کیسەڵەکان کەوا دەزان بووکی دەریایە کە خواردنی سەرەکییانە. چالاکانی مافەکانی ئاژەڵان دەڵێن دەمامک بە ئاسانی لە ناو ناچێت لە ژینگەدا. کاتێک فڕی دەدەن زیان بە ژینگە دەگەێنێت، هەروەها زیان بەو ئاژەڵانە دەگەێنێت کە لەم هەسارەیە دەژین. بەپێی ئامارێکی گروپی ژینگە پارێزی زەریاکان لە ئاسیا ساڵی ڕابردوو زیاتر لە ملیارێک و 500 ملیۆن ماسک فرێدراونەتە ناو زەریاکانەوە، سەرباری 6200 تەن پلاستیک کە بوونەتە هۆی پیسبوونی ڕووبارە ئاویەکان. ماسکەکان قوڵفیانەکرێتە گوێ، ئەو قوڵفەش لاوەکاندا وەک قولاب وایە بۆ ماسی کویسەڵەکان و هەندێک جار بۆ باڵندەکانی سەر دەریاش. هەندێک جار بۆ باڵندەکانی سەر دەریاش، ئەوە دەبێتە مەترسی. پارێزەرانی مافەکانی ئاژەڵانیش دەڵێن ئەو ماسکانی فرێ دەدرێن ئەگەر ڕاستەوە خۆش کاریگەریان نەبێت ئەواشی دەبنەوە و لە خاکدا دەبنە مادەی خۆراکی زیانبەخش.